سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خوای گەورە و پاش شەناوکارانم بووینە میۆنی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە. بەڕێزانم ڕۆژ لە نێو بازاڕ دەمانوێت گفتوگۆ بکەین دەربارەی ئەوەی ئەم دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە دەگوزارێت تا چەند هاوڵاتیەکان خودی خۆیان بەرپرسیارن تیایدا و دەستیان هەیە لە خوڵقاندنی ئەم قەیرانانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. تا چەند هاوڵاتیەکان بەشدارن لە قەیرانی ئابووری و قەیرانی سیاسیدا کە ئێستا بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە. چونکە هیچ قەیران لە خۆ دروست نابێت ئللا کۆمەڵێک هۆکار و کۆمەڵێ پانلەر هەیە کەوای لێ بکات ئەو قەیران دروست بێت. بابزانین پەیامی هاوڵاتیان چییە سەبارەت بەم بابەتە ئێوەی بەڕێز بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان. فەرمونون. میلەت بێتاقەت بووە. ئەم پارەی چی لێت؟ جارێکە وتی چاکسازی بۆکم نەیکرد 2 جار 3 جار جارێکتر میج ناچم دەنگی بۆ بم. تاکە کەسێک ئەم میلەتی ئاوا لێ کردو. بۆ خەبەریان کەیتەوانێ بۆ هەتا خێوانێ نەکرێت. میلەت قسووری نەکردووە لە پێشمەرگایەتی لە سجن لە هەموو شتێ میلەتەوەی بۆی کراوە کردوێتی، بەڵام ئەوەی کە خراپن لەگەڵمان و ئەوەی کە خراپە لەگەڵمان حکومەتی کوردی خراپەوەی خراپە لەگەڵمان حیزبەکانە خراپە لەگەڵمان ئەوەی خراپە لەگەڵمان حیزبەکانە ئەجری ئەم خەڵکە نایەتەوە. کەس حەز بە مۆزع ناگات، کەس حەز بەم قەیرانە ناگات ئیلا سیاسە بنارەکان بکەن. تەنها خزمەت گوزاری دەوێت بژی ئەوی تر دبلۆماسیەت و سیاست و کورسی و دەسەڵات بۆ خۆتان، بەڵام خەڵک دەوێت بژی خزمەت گوزاری هەبێ، سیستەمەشی پەروەردەی جوانی هەمێ، سیستەمەشی تەندروستی جوانی بیکەن، خۆش کەوت بچێتە خستخانە پارچەعەبێکی دەستکەوت پێی چاک بێتەوە. بەڕوون و ڕاشکا و داوای لێبوردن لە هەموو خەڵکی کوردستانەکە. ئێمە چین بانکی هالێک بانک لە تووشیا ئەکتیڤەکەین، بەڵام هەشتا هۆش بانکی هەرێمی کوردستان هەیە ئەچین ماهێپوچێکەکەین، ئەچین ئیفلاسی پێەکەین بەداخەوە. لە بەڕێستە پرسم ئەم دۆخەی کە ئێستا خەڵکی تێدایە تا چەند خەڵکەکە خۆی دەستی تێیدا هەیە و بەرپرسیارەتی؟ وەڵی خەڵکەکە شتێکی خۆشی دەستی تایە تەبعاً ئەبێ خۆیان چاکسازیکەن لە خەڵکەکە و خۆیان چاکسازیکەن. چۆن؟ یعنی بڵێن بۆ مەسەلەن بڵێن دەنگان کەیسا دەنگانە بێت تێگەی خەڵکەکە نەچێت، تێگەی تەبعاً کاکەکە خەڵکەکە نەچێت، خەڵکیش تێگەی حکوومەتی بەخۆیە هەیەتەوە، تێگەڵی خەڵکە باشە بۆ دەنگ نایە بە من، تێگەی ئەوەی مەسەلەکە. پێ دوایە بە نەچوونی خەڵک بۆ دەنگان حەلی چارەسەری کێشەکان بکات؟ وەڵی حەلی هەیە، بەڵێ ئەتوانی خەڵکەکە نەچێت، تەبعاً ئەگەر خەڵک نەچێت و حیزبەکانی ژێنەوە بە خۆیانە، تێگەی ئەم خەڵکە بۆ دەنگ نایەن بێمە، تێگەی ئەوەیە مەسەلە. تۆ پێ دوایە ئەم دۆخەی کە هەرێمی کوردستان تێکەوتووە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە خەڵکەکەش دەستی تێیدا هەیە و بەشدارە؟ وەڵێ تەبعاً دەستی تێ هەیە. ئەی من ئەگەر دەنگ نێم بە حیزب، دەنگ نێم بە فڵان حیزب فیسا حیزب، تێگەی جارێکە وتی چاکسازی بۆکم نەیکرد 2 جار 3 جار جارێکتر میج ناچم دەنگی بۆ بم. وڵای تاوان خەڵکەکە ئەگەر خۆی دەستی تێ نەبووە ئەوە نەبوو. تاوان هەموو کەسێک مشکلەیەکی هەیە، بەڵام لەسەر خاتە سەر ژیانی حکومەتەوە، بەڵام خۆی چۆنە ئەمیشە خۆی وعدی سیاسیە، خەلایەکی سیاسی هاتوۆتە ئەم وعدی ئەم شارەی وا لێ کردووە، ئەم دووبەرێکی حکومەتایەتیە و ئەم حیزبەتەیە ژاری ئەم میلەتەی فەوتاندووە. لەبەر ئەوەی هەرکەس حیزبەکان لەبەر مەسلاحەتی خۆیان چەند هۆیەکیان کردووە ئەم قەیرایەندارایان دروستکرۆ بۆ ئەم خەڵکە، لەبەر خەڵکەکە وازێکی تر نەبینێت هەر لەگەڵ ئەوانەوێت. مەقسەکان هەرەوەیە قەیرانەکان قەیران چارەسەرەکان. وەڵایەتی خۆیان تەبعاً قەیرانەکە خەیران چارەسەر ناکە. ئەگەر خەیرانەکە خەیرانی چارەسەر کردای مەعجێم خەڵکەوا لێ نێ ئەم میلەتە ئاوا نەفەوتە ئەم میلەتە. وەڵایەتی خەڵکەکە مەزڵومە، خەڵکەکە ئەوە ناتوانێت هیچ شتێک بنە هیچ نەوەیەک دروست بکات، چونکە لەبەرەوە ئەم شەڕ هینا هەیە، داعش و مەعاش هەیە، خەڵ ناوێت زۆرمەی بازێک نەوعات حرەکاتێ بکات، چونکە خوا بکە ئێمە هەر لە بەڵام بچێت دووری ئەو خەیرانەمان ئەو شەڕ و ئاژاومان لێ دوورکەوێتەوە،
ئەمە ئیشەڵا دوای تێ خەیرانێکی کاتێ دوای تێ ئیشەڵا چاکە بێ بەعزەکە خۆشە بێ ئیشەڵا تەوەکەل بەخەوە ئەمە چییە بۆ خەڵک وەڵا پەیام بە خەڵک ئەوەیە خەڵک ئەم خەیراندارایە تۆ دویان برێ بەخۆیان و هەتا ئەو نەخوا ڕۆژێکمان لێک هاتەوە هەرەوە حەقە ئەم میلەتە خۆیان بەڕاستی یەک بگرن لێبوردن هەبێ لە ناو یەکتریا بۆی بتوان تۆ لێبوردەی هەبێ من لێبوردەیم هەبێ بۆی کەوا بتوانن بە شێوەیەکی ڕێک و پێک حیاتی سیاسیش و حیاتی ڕۆژانی ئەو خەڵقش بچێتە سەر ئەگەر لێبوردە نەبێ لە ناو یەکتریا و ئەگەر یەکتری قوبوڵ نەکەین معنای وایە ئێمە هیچمان نەکرد بۆ ئەم دروستکردنی ئەم قەیرانە تا چەند پێ دوایە میلەت خۆی بە خۆی کردو دەستی خۆی تێدا هەیە چونکە هیچ قەیرانێ لە خۆ دروست نابێت نەخێر هیچ کەسێ هیچ شتێک لە بەبێ سەبەب نییە سەبەبەکان هەیە بەڵام تۆ ئەوانی وردە بە شێوەیەکی حەکیمانە پشتە پێشەوە بزانی سەبەبی ئەم قەیرانە چییە ئەم حیزبانەی کەوا هەیە بە هەر هەمیانەوە بتوان چارەسەری لە دانیشتن بەیەکەوە بگەن بە یەکتری بە شێوەیەکی ڕێک و پێچی یەکتری قوبوڵکەن بە شێوەیەکی عام بە شێوەیەکی گشتی ئەو خەڵقە هەمووی بڵین داماوە هەناسە ساردە بەڵام بەنسبەت چیەوە بەنسبەت ژیانی ڕۆژانەوە ئەو خەڵقە دەسەڵاتی هیچ نییە بەڵام مهمەوەیە ئەم حیزبانەی کە ئێستا هەن لە کوردستانە بتوانن دابنیشتن و بە شێوەیەکی ڕێک و پێک یەکتری قوبوڵکەن و بۆی ئەم کێشەیە کە هەیە ئەم شێوەیە کە هاتوتە پێشەوە بە ڕێک و پێچی هینیکەن چارەسەریکەن وڵی بەڕێزم بە دەرەجەیەک میلەت خۆی بەرپرسە لەو وەزع چۆن ئەگەر بمان ڕوونکەیتەوە قوربانیان لەبەر ئەوەی هەمووی بوسکوت بووە هەمووی بێدەنگ بووە لە دەست بە کڵاوەکەی خۆمەگەم بابانەی بات ئەگەنا قینەکان هەموو دروست کراون لە کورس لە سەرۆکایەتی هێرێمەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە لە قەزەی دارایەوە نەوە دەفرۆشێت ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوونە ئەم پارێ چی لێت مەجموعەیە گەندەڵی بن و تەواو باشە میلەت بۆچی بێدەنگە میلەت بێتاقەت بووە زۆر بێتاقەت بوو بەڵام خوا ڕەحمکە ئەگەر بتەقێتەوە زۆر خراپ بتەقێتەوە میلەت ئێستا وەکو ناوچەگری لێ هاتووە ئێرە خاڵەسن یەکسەر بێ قەید و شەرت کوشتنی عەشوایی سپێنێش کابراڵێ بۆچی خوێن بە بەلاش بڕات یا خەڵکی دەڵێ با سلەیمانی بیکە ئێمەی خۆین قەزێ بۆتە ناوچەگری فەقەت هیچی تر نییە باشە ئەگەر میلەت ئاوا بێدەنگ بێت پێ دوای حاڵی بە چ ڕۆژێ بگات ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی ئەڕوات میلەت ئەبێ هەمووی دەست لە ناو دەست کات و بە هەموو چی نەگانەوە کاتێک کە چینی مامۆساتە سەر جادە فەرمانبەران غەدریان لێ کردن ئەگەر وای فەرمانبەران هەمووی پشگیری بکردایە یەکدەنگ نەبوون نەخێر حیزبایەتی چۆتە هەموو جوودەکانی ژیانەوە حتا ژیانی ماڵ و منداڵی تێگاوارە جەناب ئاماژە بۆ کرا بێت دەزنارەز بین دەزنارەزنی چی بکەین ئەبێ پشتی یەکدری بگرین بە تایبەتی کارمەدان جەبە لەبەرەوەمان چینێکی بۆ جوازەیە ئەوەنە سەرکەوتون مەسئولین و ئەزان فەقیژ و خۆیانەژی هەژارەکان و خۆیانەژین ئەبێ هەموو بە یەک دەسی پۆڵین بدێ بە تەپڵی سەریانە بۆی بۆ خەبەریان کەیتەوانێ بۆ هەتا خێوانێ نەکەوێتەوە بێدەنگین خەوتوین تاکە کەسێک ئەم میلەتی ئاوا لێ کردو هەتاکی کاکە بیر ناکەن تاکەی بیر ناکەنەوە هەموو دام و دەستگاکان بۆچنەوە داوام مەکەن دایخەن دوکان و بازاڕمی دایخە ئەمرین لە بەرسا بخوا لێمە خراپترمان لێ بەسەر نایە بۆ کاکە بۆ ئەبێت تاکە حیزبێک لە کوردستانە تاکە حیزبێک لە کوردستانە بە مەرامەکانی خۆی کارکە جۆ لە میلەت ناگرێ قەیرانی دروست کردووە دوکانەرەمی هاواری لە بەرزەوە بۆ نەکرد دوکانەرە هەموو کەسابەتێ تاکەی کاکە تاکی با بە وەرنە سەر جادە چیمان لێ خۆقابل ئەمان کوژ بابمان کوشت یەک جار بمرین وەک لێ هەموو ڕۆژێ بمری یەک جار بمرین وەک لێ هەموو ڕۆژێ بمرینەوە هەموو ساتێکمان مردنێکە ئای مناڵەکەم نەخۆشە بارم نییە بیبم بە عیادە ئای ئەوەم نەما کاکە هەتاکەی میلەت سەکەوتۆتە بەر دەساڕەکەش خۆمانە جاران خۆمان نەبووین خۆکردی خۆمانە بەڵێ جاران خۆمان نەبووین جاران دوژمنێکمان هەبوو پێمانەوە بەعەس هاوزمانم نەبوو لێ ئەکوشتم لێ ئەبڕین بەڵام بڕۆ قەنەعەت بێ کار عینەن کە عینەن مەسەلەیە ئەو بەس لێ ئەکوشتم کەسی برسی نەئەکرد کەسی بێموچە نەئەکرد ئەم هەم برسی مەکە هەم لێم ئەکوژێ هەم بێموچەش مەکە چی بکرێ باشە وەڵا هیچی بکرێ باشە
وڵا ئیتر پێیان بڵین بەسە بەسە بەم وشەیە کۆتاییە بەم وشەیە کۆتایی نازانین چی بکەین هەچی شتە گیرای بەر بەس منەوە ئەڵێم هیچ هەموو دەستگایە داوام نەکەن ئەگەر ڕاست ئەکەن هەت دەمی هەست کەسێکەوەڵە حکوومەت گەندەڵە حکوومەت دوایە حکوومەت موچەن هەنێرێ حکوومەت قەیرانی دروست کردو داوام مەکە بەخوا لەوە ڕەزیلتر نابی کە داوامەکەیت بێ موچە داوامەکە لە ماڵ و دانیش وڵای باوەڕ ناکەم دەستی خەڵکی تاوێ بەڵامەوەیە حکوومەتەکەمانە حکوومەتە هیچ شەفافێتێ نە لە داهاتی نەوت لە هیچ شتێکە شەفاف نین و هیچ ڕازگۆنین لەگە خەڵکە بە هیچ شێوەیە ئەوە معاشەکەی ئەمیان کردووە بە ڕبع معاش ئەگەر ئەم خەڵکە خەتا خەڵکیشی تایە بەس زۆر نا پێشتر کە موچانەیە بە خەڵک موچەی تایانەیە بە خەڵک هیچ قسەی ناکرد ئەگەر پێشتریش ئاوایان لێ بکردە ئەم پارەیەکەم بکرایەتە هەر خەڵک قسەی ناکرد بە خەتا خەڵکیشی تایە بەس حکومەت زیاتر بەرپرسە لە مۆزعە باشە ئەگەر خەڵک ئاوا ژیانی بگوزارێت حکومەتیش ئاوا بێباک بێت پێ دوایە ئیتر ژیانی خەڵک بەرەوکوێ بڕوا وەڵی ژیانی خەڵک زۆر کەسەیە بەرەو بن بەستە ڕا بەڕاستی زۆر کەس هەیە ئێستاگە لەوانەیە احتیاج بێ بە ژەمێک خواردن لەوانەیە 250 پێ نەبێ بێتە بازار بە هیچ شێوەیەک خەڵک ڕازی نییە لە مۆزعە بەڵام مەڵێکی ئەمڕۆ تر وەزعەکە وای لاتەوە خەڵکیش چی بکات یعنی ئەڵێ ئەمە باشترە وەک لە پێشووتر یان کەسانێکوەکو حەشدی شعبی و ئەمانە حکمی ئێمە بکە خەڵکەکە بەس تەنها ئەوە لێگاتەوە باوەڕ ناکەم هیچ شتێکی تر لێک باتەوە میلەت خۆی بەشدارە لە دروستکردنی ئەم قەیرانە بەشێکی بەڵێ بەشێکی بەشدارە میلەت خۆی بەشدارە وەڵا پەیامت چێ بۆ خەڵک وەڵا پەیامەوەیە خەڵک ئابە مۆزعە ڕازی نەبێ بەڕاستی شتێکی ڕاز نییەوە لەم خەڵکاکەن خەڵکی ژەبێ هەڵوێستی هەوێ بەڕاستی هەڵوێستی هەبێ کابرا چۆن ئەتوانێت بشی 500,000 کرێخان و با و 250,000 داهاتی هەبێت لە مانگەکە جاری وای بە 2 مانگ جارێ ئێستا خانە نشینەوە 3 مانگ و قسوورە معاشی وەرنەگرتووە کابرا خانە نشینە چەند ساڵ لە دایرە بووە خزمەتی کردووە تا ئێستاکەوە تا لە ڕەمەزانەوە لە پێش ڕەمەزانەوە تا ئێستاکە معاشی وەرنەگرت چی بکات یعنی کابرا قوربان ئەوەی لەسەر میلەت بوو میلەت کردی میلەت لە ساڵەکانی 60ەکانەوە لە 50کانەوە میلەت هەوڵای بۆ ئەم حیزبانە خاصن بۆ پارتی دیموکراتی کوردستان لە دواەوە کە لە ساڵی ئیتر لە 75 و 76 دروست بۆتەوە میلەت هەوڵەیە میلەت قسووری نەکردووە لە پێشمەرگایەتی لە سجن لە هەموو شتێ میلەت ئەوەی بۆی کراوە کردوێتی بەڵام ئەوەی کە خراپن لەگەڵمان و ئەوەی کە خراپە لەگەڵمان حکومەتی کوردی خراپەوەی خراپە لەگەڵمان حیزبەکانە خراپە لەگەڵمان ئەوەی خراپە لەگەڵمان حیزبەکانە ئەجری ئەم خەڵکە نایەتەوە باشە هیچ قەیرانە بەبێ هۆکار دروست نابێت کۆمەڵی فاکتەر هەیە لە پشتیەوە کاتێکیش کە ئەمانە قەیران دروست ئەکەن چپاڵ پشتێکیان هەیە لە دروستکردنی قەیرانەکانە مەحوی شعرێکی جوانی ئەڵێ من بە خەم ڕاوەکەم ئەم شەو شعرێکی وای هەیە مەحوی و زۆر جوانە ئەمانی قەیران بە قەیران ڕاوەکەن شەو قەیرانێک گەهێنێتەوە بۆی قەیرانێکی پێداپۆشێ باشە ڕاستە مەسەلەی داعشەیە ڕاستە مەسەلەی ئەم ئاوارەشتانە هەیە بەڵام پارەی کوردستانی شکەم نییە بەڵام واریداتی کوردستانی شکەم نییە بەڵام ئەوەی کە دەست کوردستانی ژەکەویە کەم نیە ئەی بۆ پێشتر پێشی ژیانی نوین ئەی بۆچی ڕۆژێک لە ڕۆژان وەکو هەموو ماڵێکە زەخیرێک بۆ خۆیە کاشتێک بۆ خۆیەکە بۆچی ڕۆژێک لە ڕۆژان ئەمانی شتێکیان پاشەکەو نەکرد ئێمە لە ساڵی 2023 پارەی حکومەتی عێراقیەتە ئەم وڵاتەوە بەم شەی وایوانە ئەجا پێم بڵێ ئەم هەموو هینانە کە دروست بوو ئەم هەموو سەرمایه‌دارانە دروست بوو ئەم هەموو ئەم عیمارە گەورەشقە گەورانەمە لە دوبەیەوە هێنای لە ئیماراتەوە هێنای لە تورکیا هێنای لە کوێنە هەمووی پارەی میلەتێ سانتی جەنابتە و سانتی جەنابمە بەڵام بۆ ئەوانیان بەش کردو ئێمەیان لێ بێ بەش میلەت بۆچی بێدەنگە ئەمە قبوڵەکە ئەرێ میلەت سەرجادەی گر ئەرێ میلەت سجنی کرد ئەرێ میلەتیان بەرشەقا ئەرێ میلەت تەنکەری سووتان ئەرێ حەڤەی شوباتی کرد باشە ئیتر میلەت چی بکە ینی خوارە وەژەکرێ ئەی نەفەسمان کورتە نەوەڵا نەفەسمان کورد نییە نەمەسمان درێژە ئێمە بەڵامی ترەوەی لەسەر میلەت بوو کردی میلەت مەسیجی خۆی گیان کاکە گیان من بە تۆڵم تۆ غەڵەتی جارێ 2 جار 10 جار 20 جار کە خۆچانە کرد میلەت چی بکە ینی لە مەزگەوت هەیەمە بۆ خەڵک چییە تا هۆشار بنەوە بەڵێ وڵی خەڵک وشیارە خەڵک قسووری نەکردو خەڵک هەمووی ئەنتەرنێتەیە فەیسبووکەیە تەلەڤیزیۆنەکانە هێشتەکانی خەڵک وشیارە بەڵام ماوەتەوە سەر ئەوانە بێ ئەوان خۆیان چاکەن ئەجینا خەڵک قسووری نەکردو خەڵکەوەی لەسەرێتی کردوێتی بەخۆی شاب بەشدار نییە لەو قەیرانە هەر حکومەت قەیرانی دروست کردیال و شاب خەڵک خۆی بەشدار نییە لەوەی کە حکومەت ئەمە بە خەڵک بکات بۆ نمونە حکومەت کاتێک کە دەبینێ خەڵک لەوانەیە بێدەنگ بێت خەڵک لەوانەیە هیچ نەڵێ خەڵک ئەمە هەموو قەیرانی بەسەرات و بێدەنگ ئەبێت حکومەتی زیاتر ئەم قەیرانە دروست بکات مەبەستم بێدەنگی خەڵک هۆکار نیە بۆ دروستبوونی قەیرانەکان کە خەڵک بێدەنگ بێت قەیرانەکە زۆرتر
دەکێشتەوانی دۆم دەکات بەس هەکە بێدەنگ نەبن مەسەڵەن قسە بکەن یان محاولە بکەن بەلکە چارەسەر بێت چونکی هەیە مەسەڵەن پێشمەگە دەشتە داوامی خۆ معلوم دەشتە مەدرسە هەیەک داوامی خۆی دەگەت بەس ڕاتب کێم ڕاتب دەدەن و ئەوە باش نییە ینی زوو چارەسەرکەم باشترە ینی حزب سیاسی بگەیانە ئینتیفاقێک حکومەت ئەویشە چارەسەرکرد باشترە و قەیرانە پەیامت چێ بۆ خەڵک وڵی پەیامم وڵی پەیام ئەوەیە حەز دەکەم ینی ئەو قەیرانە هەلستت و حزبەکان پێک خۆش بن و حکومەت پێک خۆش بن و دانیشن لەسەر یەک کورسی لە ماڵی کوردی و خەڵک دەستی چی تیا چۆن ها خەڵک داماوە سەرێکی موچەخۆرە لە بەیانیەوە هەتا نیوەڕۆ ئێستا خۆم دەوام هەیە لە بەیانیەوە هەتا شەو ڕۆژێک لە دەوامم شەو ڕۆژێ لە ماڵ ئەو شەو ڕۆژێکە لە دەوامم نیو مەعاشمەیاتێ نیو مەعاشەکە بەشی چیەکە کەس حەز بە مۆزع ناگە کەس حەز بەم قەیرانە ناگە ئیلا سیاسەت بەنارەکان دەبێت ئیلا دەستی سیاسەت بەنارەکان ئەویش یەک تاک بە تاک دەستی ئەویتیا هیچ کەسێکی تیانە هیچ خەتای میلەتی تیانە هیچ خەتای میلەتی تیانە کابرا سەرێکم مەعاشی نیوەیە قولێ قوبوڵەکە چۆنە بێشتیوە کابرا یعنی پارەی ژیانی هاوڵاتیەک دابین ناگا کە قوتی ماڵ و مناڵێتی خواردنی ماڵ و مناڵێتی ئەمە هەتاکەی خەڵک سەبری گوێ هەتاکەی ئەم نیو موسێ قوبوڵ کرێ هەتاکەی ئەم بێ سەرۆکیە بێ لایەنیە بێ کەسیە لە کووردا قوبوڵ کرد قەیرانەکان بەرۆکی خەڵک بگرێتەوە پێت وایە ژیانی خەڵک بەرەکوێ بچێت وڵا ژیانی خەڵک بەرە دۆزەقەت هیچ شوێنیگە ناچێت هیچ شتێکی تیان نیە پەیامت چێ بۆ خەڵک وەڵی داوا لە خەڵکەکەم هەتا داوایان لێ یەکەم کە ئەمە کۆتایی پێبێن یعنی ئەم قەیرانە کۆتایی پێبێنن ئەگەر هەر بە هەڵسان یان شۆڕشیش نەبێ بە دەنگ بێن بە حەق تا هیچ میلەت خۆی دەستی تیانە بەڵام ئەوەیە میلەت هەمووی خۆی خستە هەمووی خۆی کرد بە فەرمانبەر بەڕاستی ئەمە گوندەکانمان چۆڵ کرد زەراعەمان خستە ئەو لاوە لەبەرەوەی ببین بە فەرمانبەر خۆی ئەو کاتە بەرمیلێ نەوت بە 145 دلار بوو پارە زۆر بوو سیویلە زۆر بوو لە هەرێمی کوردستان بوجا لە عێراقەوە هات ئەمە وای کرد خەڵک هەمووی ڕووە و موچە بچێ ڕووە و فەرمانبەری و پۆلیسی و ئاسایش و ئەوە بچێ ئەمانەش حیزبەکان دوو حیزبی دەسەڵات هەیە لێرە یەکێتی و پارتی منافەسەی ئەوان هەبوو هەم لە دامەزراندن هەم لە دامەزراندین فەرمانبەران هەم لە خانەنشینی نایاسایی هەموو کۆمەڵانی خەڵک وای لێ کرد کە پاتی دوو بەرامبەر ئەو خەڵک دامەزرێنێ خەڵک خانەنشینکە خەڵکەوە بکە بەڕاستی ئەمە وای لێ کرد کە ئەو پارەی کە بەغاوە بۆمانە هات ئەمانتوانی کوتێنانمان هەبوو لەو کە 110 میلیارد دلار لەو ماوەیە هاتۆتە هەرێمی کوردستان ئەبوایە ئەم وڵاتە وڵاتێکی گەشت و گوزار بواە وڵاتێکی پیشەسازی بواە وڵاتێکی کشت و کاڵ بواە وڵاتێک بواە کەتی تایبەت ببوژایەتەوە وڵاتێ بواە ئاوا بێکاری ڕووی لەم هەرێمە ناکردەوە ئەوەی کە هینی هاوڵاتیانە ئەبواە بەداخەوە ئەبواە هەمویان ڕویان نەکردایەتە کەتی حکومی هەمووی ڕووی بکردایەت زۆربەی ڕووی کردایەتە کەتی گشتی و کەتی تایبەت و ئەوان یعنی بەڕاستی ئەم قەیرانەی ئێستا کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە قەیرانێکی زۆر سەختە زۆر بە ئاسانیش لێی دەرناچین زۆر چونکەم ئەم قەیرانە بە زۆری قەیرانی ئیداریە قەیرانی دارایی ئێمە ئەگەر ئیدارەکەمان ئیدارەیەکی ڕێکوپێک بێ ئیدارەیەکی پرۆفیشنال بێ ئەتوانین هەموو داهاتەکەی خۆمان زۆر بە یەکسانی زۆر بە ڕێکوپێکی کۆبکەین ئێمە وەزارەتێکمانەیە بە ناوی وەزارەتی پلاندانانەوە بەس پلانی نییە ئەگە پلانی هەبوایە ئەم وڵاتە تووشی ئەم قەیرانە دارایی و سیاسی و ئابووری و تەندروستی و کۆمەڵایەتی و حقات قەیران ببژێری تا چالێک ئەتوانین قەیران ببژێری لەم وڵاتی ئێمە ئەگە قەیرانیش نەبێ خۆمان حیزبەکان ئەتوان ئەچن قەیران دروست دەکەن بۆ ئەوەی کۆمەڵێ کێشەی اقتصادی کێشەی دارایی کێشەی تەندروستی لە بیر کۆمەڵانی خەڵک وەرنەوە
ئەمە وای کرد بەڕاستی هەموو ئەم وڵاتەیەمە وڵاتێکی وشیار نییە، وڵاتێکی بە ئاگا نییە، وڵاتێک نییە کە پاشەکەوت بکە، وڵاتێک نییە کە بتوانێت بانکەکان ئەکتیڤکە. ئێمە چین بانکی هالێک بانک لە تووشیا ئەکتیڤەکەین، بەڵام هەشتا بانقی هەرێمی کوردستان هەیە ئەچین مایەپوتیەکەین، ئەچین ئیفلاسی پێەکەین. بەداخەوە ئێستا لەم وڵاتەی ئەمە ئەو بانقەی کە بتوانێ هەڵسوورێ، ئەو بانقی کە بتوانێ بە بانکەکانی دنیاوە هین بگێ بانکی کوردستانی نێودەوڵەتی ئەوی سەر بە پارتیە، چی داهاتی ئەم وڵاتەیە، چی قوتی ئەم وڵاتەیە ئەچێتە ئەو بانکەوە. تۆش 88 بانکە هەیە، حکوومەتەکە نەیتوانیوە دوو بانک ئەکتیڤ کا وەکو بانکی کوردستانی نێودەوڵەتی بۆ ئەوەی ئەو پارەیە کە لە نەوتەوەیە بچێتە ئەوێ، ئەو پارەی لە زەریبەوەیە بچێتە ئەوێ، ئەو قوتی ئەم خەڵکەی کە هەیە بچێتە ئەوێ بۆی شەفافانە تەوزیع بێەوە. بەڵام بەداخەوە ئەم حکوومەتەیە ئەمە حکوومەتێکی ناشەفافە، حکوومەتێکی نائیداریە، حکوومەتێکی پلانی نییە، حکوومەتێکە بەڕاستی لە ئاستی پلانی استراتیژی نییە بۆ ئایندە چی بکەین، بە ئیتمامی نیاوە بە کەتەکانی تر، ئیتمامی نیاوە بە کەتی تایبەت، دیسا ڕێژەی بێکاری بزانە بەرەو هەڵقشان نەچێ، ڕێژەی هەژاری بەرەو هەڵقشان نەچێ، ینی ئەمانە هەموو ڕێژەکان نەهامەتیەکان هەمووی بەرەو هەڵقشان نەچێت. بێدەنگبوونی خەڵک لە هەر وڵات و لە هەر ناوچەیەک و لە هەر شارێکدا هەبێت، پێدوانیە ڕێگە زیاتر خۆشەکە بۆ حکوومەت بۆ ئەوی زیاتر گەندەڵی بکات. نەخێر بێدەنگبوونی خەڵک بێدەنگ نەبووە، بەڕاستی خەڵک لەسەر مەسەلەی گەندەڵی ئەوە چەندین گەنج لەسەر مەسەلەی گەندەڵی و لەسەر مەسەلەی چاکسازی لە قەڵازیە و لە گەرمیان و لەم لاولولا شەهید بوون. وای لێ هاتووە کەس خۆی ناکا بە خاوەنی، ئەوەی خۆی کا بە خاوەنی ئەڵێ تۆی دەستت هەیە لە ئاژاوەنانەوە، تۆی دەست هەیە لەوانە. بەڕاستی وای لێ هاتووە خەڵک مهتەم نییە بە حیزبەکانی هەرێمی کوردستانەوە، مهتەم نییە بەوەی کە حیزبەکان شتێکی بۆ بکە. وای لێ هاتووە کە سەری نییە، سەر یعنی حیزبێک نییە کە پشگیری لە خەڵکی ڕاپەڕی وکە، پشگیری لە خەڵکی ئەوە بکە کە بتوانێ بۆ مەهامەکەی خۆی، بۆ حەقی خۆی دەنگەڵ بڕێ. کەس نییە پشگیری لێ بکە، لەبەرەوە خەڵکیش وای لێ هاتووە دەستی کردووە بە کڵاوەکەی خۆیەوە بانەی باو بۆی لە بەچشا بمرێ. دووە پەیامەت چێ بۆ خەڵک؟ وڵی هیوادارم خەڵک ئیتر بیر لەوە بکاتەوە، ئیتر ئەم حکوومەتە پلانی نییە، هەوڵ بین خۆمان ڕێک بخەین، خۆمان ئەوە ڕێک وا بکەین کە بتوانین ئەم خەڵکە لە ئاستی پێویستا بێ. بەڵام بەداخەوە خەڵکەکە هەموو شتێکی پێقوبوڵە، خەڵکەکە ئەم بچێتی پێقوبوڵە، خەڵکی تێگەن نادیموکراتێتی پێقوبوڵەوە. چەند ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە، تاکو ئیستا دیموکراتێتی بەجەستە نەبووە، نەوەکو دیموکراتێت ئەوە نییە هەموو دیموکراتێت بەجەستە بوو بێ، بەڵام سەرەتای دیموکراتێت بەجەستە نەبووە. من یەک نمونە بۆ جەرمۆ لە ساڵی نەوەکانە 94ەوە 320,000 موچەخۆر هەبوو لە هەرێمی کوردستان، ئیسا 1,400,000 موچەخۆر هەیە لە هەرێمی کوردستان، دە بەرامبەرە. یعنی من مەقسەم چێ؟ مەقسەم وەیە ئەبێ حکوومەتی هەرێم لەوە بیر بکاتەوە لە 320,000 موچەخۆرەوە چۆن گەیانیە 1,400,000 موچەخۆر. طبعا ئەو قەیرانە من بەڕای من دروست کراوە. مۆزوعی پارە زۆرە سیرکە لە یەکەم ڕۆژی سەرهەڵدانی باسکردنی سەرۆکایەتی هەرم بە سیستەم بکرێ و بە یاسایی بکرێ، ئەم قەیرانە سەری هەڵدا، قەیران نە دوو قەیران بۆی خەڵکەکە شتی لەبیر بچێتەوە. قەیرانی پەرلەمان و قەیرانی دارایی و قەیرانی نەبوونی کارەبا و قەیرانی خزمەت گوزاری هەرچی هەیە لە وڵاتە دروست کراوە. بنا پارە زۆرە. تۆ ئەگەر هاتیتەوە بۆ خزمەتکردنی ئەم وڵاتە ئەم نیشتیمانە لە پای چی؟ ئەم هەموو قەیرانت بەسەر ئەم ملەتدا هێناوە. تۆ لەم ڕۆژەیە کە سەرکردایەتی وڵاتێکت گرتە دەست، هەر کەسێکە من حەقی ناو نایەنم، بەڵام ئەبێ بۆ ملەتەکەت خۆشگوزەرانی منەتی چی ناوێ، تەنها خزمەت گوزاری دەوێت بژی، ئەوی تر دیبلۆماسیەت و سیاست و کورسی و دەسەڵات بۆ خۆتان، بەڵام خەڵک دەوێت بژی، خزمەت گوزاری هەبێ، سیستەمەشی پەروەردەی جوانی هەمێ، سیستەمەشی تەندروستی جوانی بیکەن، خۆش کەوت بچێتە خزخانە پارچەبێکی دەستکەوت پێی چاک بێتەوە. میلەت بێتاقەت بووە، ئەم پارێ چی لێت؟ جارێکەوەتی چاکسازی بۆکم نەیکرد، 2 جار 3 جار جارێکتر میج ناچم دەنگی بۆ بم. تاگە کەسێک
تاکە کەسێک ئەم میلەتی ئاوا لێ کردو. بۆ خەبەریان کەیتەوانێ بۆ هەتا خێوانێ نەکرێت. میلەت قسووری نەکردو لە پێشمەرگایەتی لە سجن لە هەموو شتێ میلەتەوەی بۆی کراوە کردوێتی، بەڵام ئەوەی کە خراپن لەگەڵمان و ئەوەی کە خراپە لەگەڵمان حکومەتی کوردی خراپەوەی خراپە لەگەڵمان حیزبەکانە خراپە لەگەڵمان ئەوەی خراپە لەگەڵمان حیزبەکانە ئەجری ئەم خەڵکە نایەتەوە. کەس حەز بە مۆزع ناگات، کەس حەز بەم قەیرانە ناگات ئیلا سیاسە بنارەکان بێت. تەنها خزمەت گوزاری دەوێت بژی، ئەوی تر دیبلۆماسیەت و سیاست و کورسی و دەسەڵات بۆ خۆتان، بەڵام خەڵک دەوێت بژی خزمەت گوزاری هەبێ، سیستەمەشی پەروەردەی جوانی هەمێ، سیستەمەشی تەندروستی جوانی بیکەن، خۆش کەوت بچێتە خستخانە پارچەعەبێکی دەستکەوت پێی چاک بێتەوە. بەڕوون و ڕاشکا و داوای لێبوردن لە هەموو خەڵکی کوردستانەکە. ئێمە چین بانکی هالێک بانک لە تووشیا ئەکتیڤەکەین، بەڵام هەشتا هۆش بانقی هەرێمی کوردستان هەیە ئەچین ماهێپوچێکەکەین، ئەچین ئیفلاسی پێەکەین بەداخەوە. مناڵەکەی کە نات بۆ مەکتەب جوان فێرە پەروەردە و خوێندن بێ، کارەبایەکی جوانی هەبێت تێدا ئیسراعات کە لە ماڵەکەی خۆی، ئاو خزمەت گوزاری و شەقامەکی پاک و تەمیزی هەبێ بۆی کە لە دەوڵەتان لە شوێنە برێ ئەم وڵاتێکی جوانی ئێمە هەیە فەرم و ئەوە سەرکردەکانمانە ملەتەکەیان بە جوانی پەروەردە کردووە. بەڵام یەک شتیت کەش ئەمێ بزم ئەم وڵاتە بە قەنعاتی من داگیر کراوە، نەک کەسانێک بۆ خۆشەویستی ئەم وڵاتە خەڵک هەڵی بژاردوون، چونکە ئەگەر هەڵبژاردن بکرێ و یان نەکرێ ئەو برادرانەی کە ئەمڕۆ ئەو وڵاتیان داگیر کردووە هەر لە دەسەڵاتن. داگیرکردن مەبەستت چییە؟ مەبەستم ئەوەیە قوربان ئەگەر من تۆم نەبێ بە پەیامێری لە تەلەڤیزیۆنەکەم ئەبێ بڕۆی، وایە کە خۆت سەپاند مانایە داگیر کراوە. ملت لە ڕانیە و قەڵازیەوە دەستی پێکرد لە سلەیمانی ڕاپەڕی دژی باس دژی سەدام و ملت بوو دەری کرد، ئەمان نەبوون. کاتێک ئەوانە بە خەبەرە کورە بابە وەرە نیوەی کوردستان ئازاد کراوە بە فریاد ڕایان دەکرد فریان نەدەکەوتن بۆی دەستیان هەبێ. ئێستاش ئەو ملەتە بێدەنگە ئەزین لە بەچی بێدەنگە لەبەر ئەوە بێدەنگە چونکە دەڵێ ملەتەکەمان تووشی زیاتر نەهامەتی نەبێ، ملەتەکەمان زیاتر تووشی قوربەسەری و وێرانکاری نەبێ، بۆیە بێدەنگە دەنە بێدەنگ نابێ. دڵنیاتان دەکەمەوە کۆتایی بە داعش بێ، کۆتایی بەو دەسەڵاتە بۆ گەنەش دێ. کاکە گیان یەک پرسیار لێ دەکەم بمبورە پرسیار نە ئەمە وەکو ڕوونکردنەوەیە لە شۆڕشی کوردیەوە هەتا ئێستا باز بکە سەیری بکە بزانە ئەمانەی کە شۆڕشی کە کوردیان کردووە کامەیان بۆ یەخستنەوەی ماڵی کوردی هەوریان داوە، هەمووی بۆ دەسەڵات بووە. ئەمە خێت کەس بۆ خۆی ئاوایە لە هەر لە ساسانی و لۆلۆی گۆتیەکانەوە بەگرە تا دەگاتە میرنشینیەکانەوە تا دەگاتە ئەمڕۆ هەمووی بۆ ناوچەگەرێتی و بۆ پاوانکردنی دەسەڵاتە و هەمووی بۆ خۆیەتی. کەس نییە بۆ ملت بێ، بۆ ئەم ئاوادانکردنەوەی ئەو وڵاتە بێ، کەس نییە، هەمووی بۆ خۆی و خزم و دەسەڵاتەکەی خۆی و تەواو کۆتایی ئەمە. کەواتە ئەتوانێت بڵێ میلەت دەستی هەیە بە قبوڵکردنی مۆزع؟ ملت لە مێژە قبولی کردووە کاکە گە ملت قبول نەکا ئێستا کۆتایی هاتبوو. بەڵام یەک شتیش هەیە بات ملت تاوانبار نەکەین. ملت قبولکردنەکەی لەبەر چییە؟ لەبەر خاتری وێرانکردنی وڵاتەکەیتی بۆی زیاتر وێران نەبێ. ئەڵێ هەموو سەرۆت و سامانی ئەو وڵاتە بدزن و بخۆن ناکاتە دڵۆپی خوێنی کوڕە کوردێک. لە بەڕێستە پرسم ئەو قەیرانەی کە ئێستا بەڕوویکی خەڵکی گرتووە لە هەرێمی کوردستانە، قەیرانی سیاسی، قەیرانی ئابووری، قەیرانی نەهامەتی بەسەر میلەتەکە هاتووە، تا چەند میلەت دەستی تێدا هەیە لە دروستکردنی ئەم قەیرانانە؟ لە ڕاستیە ئەوەی کە لە سەرشانی خەڵک بووە ڕۆشتوتە پرۆسێژی انتیخابی و دەنگی داوە ئەم حیزبانەی کەیسە لە دەسەڵاتان یاخود لە حکومڕانیان لە هەرێمی کوردستانە گونجاوترە بڵین لە حکومڕانیان لە هەرێمی کوردستانە. بۆیە ئێستا بە بڕای من خەڵک چاوەڕێی ئەو حیزبانە کە دەنگیان پێیاوە ئەوان جوڵە بکەن و ئەوان ڕابەرایەتی خەڵکن بۆ گۆڕانکاری ڕێشەیی و بۆ گۆڕین لە هەرێمی کوردستانە. بڕای من ئەگەر بێت و بە شێوازی مەدەنی گۆڕانکاری ڕوونەیە ئەوە بە دڵنیایی ڕەنگە ئەو کاتە شێوازی تر بژیرێتە بەر لە گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە. واتە خەڵکی ئەگەر ڕوونتر بێمان بڵێ، یعنی ئەوەی کە ئەوترێت هەموو شتێک لە با بڵین باریکیە ئەبسێ، تەنها زۆڵم لە ئەستوریا ئەبسێ. بۆیە لە ڕاستی ئەگەر ئەم زۆڵ مستەمەی کە بە دیاریکراوی وازەحە ئێستا لایەنێکی دیاریکرا و کە پارتی دموکراتی کوردستانە بە پلەی یەکەم لێ بەرپرسە، ئەگەر بێت و ئەمە بەردەوام بێ ئەو بڕای من یاخود ئەم هێزانە لە هەرێمی کوردستانە مۆدێلی ترەگرنە بەر، یاخود هێزی تازەتر و قیادەی تازەتر و
لە ناو خەڵک خۆیەوە دروستە بێ و کاتە ڕەنگە بە شێوازێکی تر گۆڕین لە هەرێمی کوردستانە ڕوو بدات. تۆ باوەڕ نییە بۆی کە میلەت دەستی هەبێ لە دروستکردنی قەیرانانە؟ لە ڕاستیان میلەت وەکوتم ئەوەیە کە چوە دەنگیاوە، ینی ملت لە ئێستا تا ئەم لە حەزەیە ئەوەی من متابعی خەڵکەکەم، ئەوەی من خەڵکە دوێنم، خەڵک چاوەڕێی ئەوانە کە دەنگیان پیاوە. پێت وانە میلەت لە ئێستا زۆر بێ کەسە کەسێنە پشتیوانی بێت بە دڵنیایی بەڵام ینی پشتیوانەکە ئەوەیە تا ئێستاکە با بڵین لە سنووری قسەکردنایە. بە بڕوای من ئیتر وردە وردە ئەم سنووری قسەکردن و وتاردانەش ڕەنگە جۆرێک لە با بڵین جۆرێک لەوە بێت کە ئیتر دەسەڵاتیش یاخودە و حیزبەی بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان دەسەڵات هەیە زۆر گوێی لێ نەگرێت، بۆیە ئەگەری گوێنەگرتن لە ڕەخنە و لە قسە ئەبێت بە بڵێ شتێکی تر بچیتە بەر. باشە میلەت چۆن ئەتوانێت مافەکانی خۆی بەدەست بێنێ لە ڕێگەی چیەوە ئەتوانێت دەنگی زوڵاڵی هەڵبڕێت، ناڕەزایەکانی دەربڕێت، دەسەڵات ناچار کات کە چاکسازی بکات، میلەت هەنا بۆ چ بەرێت بە چ میکانیزمێ ماکرێت؟ لە ڕاستیان لە سیستەمە دیموکراتیەکانە لە ڕێی پەرلەمان و لە ڕێی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و واتە گروپەکانی فشارەوە ئەکرێ، بەڵام بە هیچ پێوەرێک ئەم سیستەمەی لە هەرێمی کوردستان هەیە سیستەمێکی دیموکراتی نییە. ئەم سیستەمەی لە هەرێمی کوردستان هەیە سیستەمێکی تۆتالیتاریە لە ڕاستیە، پەرلەمانی پەخستووە و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی تا ئەو پەڕی زۆر ئینتیمای حیزبیان هەیە واتە تا ئێستا ناتوانن بە تایبەتی فشاری جدی لە ئەو شوێنانەی کە بڕیاری تایە دروستکەن و ئەمە دیوێکێتی واتە ئەمە دیوەکە خەباتە مەدەنیەکەیەتی دیوەکەی تری گۆڕین لە عالەمە دیوە خەباتەکەی ئەوەیە کە بیلەت و موتیژی بکرێتەوە واتە گۆڕین لە ڕێگەی چه شۆڕشەوە بێت چه ڕاپەڕینەوە بێت چه فشاری جەماوەری سەرشەقامەوە بێ مانگرتن بێ ئەمانە ئەداتەکانی چاکردنی ژیانن لە هەموو دنیا بەپێی ئەو سیستەمە حکومڕانیە دێت ئینسان ئەتوانێت بەپێی مۆدێلی هەرێمی کوردستان جۆرێک لە خەبات بدۆزێتەوە بۆ گۆڕانکاری ڕێشەی لە هەرێمی کوردستانە. کامیان شیاون بۆ ئێستا هەرێمی کوردستان؟ من خۆم لە ئەنگری لە ڕاستی ئەو پەڕی خەباتی مەدەنی و خەباتی نات و موتیژیم و خەباتی با بڵین پەرلەمانیم ئێمە حیزبێکین من خۆم پەرلەمانتارم ئێمە بڕوامان بەوە هەیە ئەبێت بڕوامان بەوە هەیە دەبێت لە ڕێی پەرلەمانەوە خەباتێکی مەدەنی گۆڕانکاری بەسەرابێ بەڵام ئەمە بە دڵنیایی وەکوتم ڕەنگە ئەمە حەزی من بێ یا خواستی من بێ یاخود ئامانجی من بێ بەس ئامانج لەگەڵ واقعا هەموو جارێک دەگرێتەوە. پەیامت چییە بۆ خەڵک؟ لە ڕاستیان پەیامی من بۆ خەڵک ئەوەیە کە هەمیشە لە هیچ کاتێکە بێدەنگی هەڵ نەبژێرن و هەم پێداگر بن لەسەر مافەکانی خۆیان بۆ بڕوای من محاسبەی هەموو ئەو لایەنە نشکن کە دەستیان هەیە لە دروستکردنی ئەم وەزعا و ئەم قەیرانانیان دروست کردووە و بێگومان محاسبەی ئەو لایەنە نشکن کە ئەوان بە نوێنەری خۆیان ێزان و چاوەڕەوانی ئەویان لێەکەن کە با بڵین گۆڕانکاریان بۆ بکەن. شتێک کە توانی بێتم بیکەم و بەڵام دەکەم تەرخەمی خۆمەوە نەمکرد بێ بەڕوون و ڕاشکا و داوای لەبوردن لە هەموو خەڵکی کوردستانەکە. بە دەرێژ میلەت تاوانبارە چوشی میلەت بێدەنگە لە ئاستی ئەم بێپارەی ئەم بێ مەعاشیە ئەم بێدەنگیە بەڕاستی خەڵک یعنی قبول هەموو شتێکەکەم ئاو نییە کارەبا نیە موچە نییە ئیتر خەڵک نازان بەتەمای چی ینی حکومەتێک دەسەڵاتێک کە خەڵک ئیهانە بکات بە ئاو بە کارەبا بە پارە ئیتر خەڵک نازان چاوەڕێی چی لێکات هیوادارم خەڵک بەخۆیان بچێتەوە تا کەی بێدەنگە ئەم بێدەنگیە خەڵک من وەکو خۆ باوک شێدگەرمیان بێدەنگ نیم لە عاسم نەعەدالەتێ من 6 ساڵە هاوارەکەم بەڵام دەسەڵاتە باچی نییە ئەم دەسەڵاتە خەڵکە کوژێ ئەم دەسەڵاتە هیچ کێشەی نییە ئیتر خەڵک بە هەموو شتێک قەنەعەتەکە زۆر سەیرە خەڵکە داوا لە خەڵکەکەم هێ خۆپشاندانێکی سا تاسەری بکەن تووشی خەڵک هەتاکەی خەڵک بێ مەعاشە خەڵک بێ پارەیە من چەند برادرم هەیە لەبەر بێ موچەی بێ مەعاشی ناتوانن شتەکەی ماڵەوە داهاتەکەیان بۆ خەرج ناکرێ بەڕاستی یعنی ڕۆژانە کێشەی کۆمەڵاتی دروست بووە لەناو پۆلیسە لەناو دام دەستگاکانی حکومەتە خەڵک هەمی بێتاقەتە خەڵک هەمووی ڕوبەڕووی ئەو بۆ تۆ کە ژیانی ماڵ مناڵی لە دەستدا ینی لەبەر ئەم دەسەڵاتەش کۆمەڵی قۆرخیان کردووە هیوادارم خەڵک بێدەنگ نەبێت تا کەی من لە 2011 ئەم دەسەڵاتە ئەزانم گەندەڵە نەعەدالەتیە کات هیوادارم خەڵکی تا ئێستا بێدەنگ نەبێت لەوە زیاتر. واتە میلەت خۆی دەستیە لە دروستکردنی قەیرانەکانە بە دەرەجەیەک میلەت حەزکا بە ڕۆژێ بە بازار نەکرێتەوە با لە هەموو کوردستانە ڕۆژێ بازار نەبێ ڕۆژێک خەڵک بامان بگرێت لە ماڕۆنێتە دەروی ینی ڕۆژێ چیت هەیە خەڵک وا 2 ساڵام قەیرانە بەدەست میلەتەوە ینی بەدەست ئەمە ئیشی خوای نییە ئیشی میلەتە ئەم دەسەڵاتێ بەڕاستی حکومەتێکی شکستخواز و حکومەتێکی ینی حکومەت نییە ئەمە تەنیا قۆرەخاریە و کۆمەڵی بەڕێوە بن و خەڵکەکەش بێدەنگە سەری و خەڵکەکان لەو بەرزیەوە یان نانە ناو خەڵکۆ تەنیا لەناو سارێ جامڕەش و لەناو
ئەم بینا بەرزانە و سبلیت و کارەبای چاچانێ هیچ باشیان نییە. ئەگەر میلەت هەر بێدەنگ دانیشێت دەرەنجام چی ڕوەدا؟ خەڵک ڕازیە دیارە ئەم خەڵکە ڕازیە میلەت دیارەمان خەڵکیان تاقی کردو بە موچی موچەی مامۆستا موچەی کەمەندامان موچەی شەیدان موچەی پێشمەرگە موچەی یعنی هەموو موچێ تاخیرەکەن حەد سەری خەڵکەکەن خەڵک بێدەنگە هیوادارم خەڵک هەتا ئێستا بێدەنگ بە بێدەنگ نەبێت تووشی با ڕۆژێک خەڵک هەمی لە ماڵۆ نێدە دەرەوە قابلێت چی بێت با حکومەتە دەسەڵاتە بزانێ خەڵکە تووڕەیە بە کارەبا خەڵک تووڕابێ هەری باشی نییە خەڵک بە هەموو شتێ تووڕابێ هەر باشی نیەم دەسەڵاتە هیوادارم خەڵکی تر لەمە زیاتر قبولی نەکات بەسە یعنی ئێمە 24 ساڵە ئێمە حکومڕانیە کرێت هەتا ئێستا کارەبانیە تا ئێستا ئاونی ئەمانە تەنیا بۆ ژیانیشی خۆیان و ماڵ مناڵەکان ئەو خەڵکیان پەرایش کردەوە خەڵکی هیوادارم ئیتر لەوە زیاتر بێدەنگ نەبێت. میلەت بێتاقەت بووە ئەم پارەی چی لێت؟ جارێکە وتی چاکسازی بۆکم نەی کرد 2 جار 3 جار جارێکتر میژ ناچم دەنگی بۆ بم. تاکە کەسێک ئەم میلەتی ئاوا لێ کردو. بۆ خەبەریان کەیتەوانە بۆ هەتا خێوانێ نەکەوێت. میلەت قسووری نەکردو لە پێشمەرگایەتی لە سجن لە هەموو شتێ میلەتەوەی بۆی کراوە کردوێتی بەڵام ئەوەی کە خراپن لەگەڵمان و ئەوەی کە خراپە لەگەڵمان حکومەتی کوردی خراپەوەی خراپە لەگەڵمان حیزبەکانە خراپە لەگەڵمان ئەوەی خراپە لەگەڵمان حیزبەکانە ئەجری ئەم خەڵکە نایەتەوە. کەس حەز بە مۆزع ناگات کەس حەز بەم قەیرانە ناگات ئیلا سیاسە بنارەکان دەبێت. تەنها خزمەت گوزاری دەوێت بژی ئەوی تر دبلۆماسیەت و سیاست و کورسی و دەسەڵات بۆ خۆتان بەڵام خەڵک دەوێت بژی خزمەت گوزاری هەبێ سیستەمەشی پەروەردەی جوانی هەمێ سیستەمەشی تەندروستی جوانی بیکەن خۆش کەوت بچێتە خستخانە پارچە عبێشی دەستکە پێی چاک بێتەوە. بەڕوون و ڕاشکا و داوای لێبوردن لە هەموو خەڵکی کوردستانەکە. ئێمە چین بانکی هالێک بانک لە تووشیا ئەکتیڤەکەین بەڵام هەشتا هۆش بانقی هەرێمی کوردستان هەیە ئەچین ماهێپوتێکەکەین ئەچین ئیفلاسی پێەکەین بەداخەوە. پەیامەکانی هاوڵاتیان ڕوون و ڕاشکاو بوون هەر کەسە و بە جۆرێک ناخی دڵی خۆی بۆ بەرنامەکەمان کردەوە. هەندێک پێی وایە بەڵێ میلەت دەستی هەیە لە دروستکردنی قەیرانەکان لە هەرێمی کوردستاندا بۆیە پێویستە هەر میلەت خۆی بڕیار بدات چۆن بتوانێت قەیرانەکان لە هەرێمی کوردستانە چارەسەر کات. هەندێکی تر پێیان وایە نەخێر میلەت بە ئەرکی خۆی هەستاوە و هیچ درێخێکی نەکردووە ئەو بەرپرسان و دەسەڵاتدارانی ئەم هەرێمی کوردستانن کە لەگەڵ میلەتەکەی خۆیاندا ڕاستیان نەکردووە و نەیانتوانێت وەکو پێویست خزمەتیان بکەن. هەندێکی تر پێی وایە دەبێ میلەت جۆرێک لە جۆرەکانی شۆڕش بگرێتە بەر بۆی کە بتوانێت سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بگۆڕێ و گەندەڵیەکان ڕابماڵێت. هەندێکی تر پێی وایە بۆیە میلەت بێدەنگە لە ئێستادا ترسی ئەوەی هەیە کە وڵات لەمە زیاتر خراپتر و وێرانتر بێت. ئێمەش هەر ئەوەندە ماوە بڵێین خوا خراپتر نایەت. پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.